ئازیزانمان لا هەرجەیەکن سڵاوی مەتان لێبێت بەیانیتان باش بێت بۆ هیواین هەموو لایەکتان نەرساغ و تەندروست باش بن. خۆشحاڵین ئەمڕۆژ کۆمەڵە بڕگە بابەتمان واوازە کردوون بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بن و سود لا بڕگە بابەتەکانی ئەوڕان ببینن. خۆشەویستانم کۆی پرۆگرامی ئەمڕۆژمان لا دوو تەوری سەرەکی پێک دێت. لا تەوری یەکەم سەرتاماندا ڕاستە خۆ میوانێکمان ئەبێت لە شاری کەرکووک و لە ستۆدیۆکانمانەوە باس لە ڕۆڵی ژنان ئەکەین لەو شارەدا بزانین کە ژنان ڕۆڵیان چی بووە لە بوارەکانی تەندروستی پەروەردە و لە بوارەکانی تریشدا ڕۆڵیان چۆن بۆ لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین ئەو خانمانی کە لەوێ ئەیانەوێت کار بکەن تا چەند دەوروبەرەکانیان خێزانەکانیان پشتگیریان ئەکەن و پاڵپشتیانەکەن بۆ ئەوەی کە لە کارەکانیان سەرکەوتوو بن لە هەمان کاتیشدا باس لەوەکەین کە حکومەت تا چەند هەلی کاری بۆ خانمان ڕەخساندووە و هەوڵی داوە لە سەرجەم بوارەکاندا دەستیان هەبێت و ڕۆڵیان هەبێت بۆ ئەوەی کە خانمان لە شاری کەرکووک بەرەو پێشەوە بچن. ئەمە تەوەری یەکەمان. دوا بەدوایە چینە سەر تەوەری دووەمان. لە تەوەری دووەماندا باس لە تونند و تیژی ئاینیەکان ئەکەین. ئەمڕۆ ڕۆژی جیهانی تونند و تیژی ئاینیە و باس لەوە دەکەین کە تونند و تیژی خۆی چییە و تا چەند جیاوازی هەیە لەگەڵ ئەو تونند و تیژیانەی لەبارەی ئاینەوە ئەکرێن. لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین هۆکاری چییە کە تونند و تیژیەکان لەبارەی ئاینەوە ئەکرێن و ئاین لە ئاینەوە یەنە ناو خەڵکیەوە و توندی تیژیەکان بەناوی ئاینەوە کرێن. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە چی بکرێت بۆ ئەوەی ئەم تونند و تیژیانە ڕابگیرێ و لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە ئەو کەسانەی کە زوڵم و ستەم بەرامبەر بە کەسانی تر ئەکەن لەم بارەوە پێویستە چیان بکرێت و چۆن سزا بدرێن. ئەمە تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بن و سود لا بڕگە بابەتەکانمان ببینن. بەڵێ ئازیزانم ئێستاش ڕێنمای وەرزشیمان هەیە با ڕێکۆ بینەری بین و دواتر بەردەوام ببین.
بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین ئێستاش بڕگەیەکمان هەیە فیتەرێکی بە ئەزمون ڕێنماییمان ئەداتێت کە چۆن گێڕی ئۆتۆمبیلەکانمان بپارێزین با بە کۆبینەری بین و دواتر بەردەوامەبین. من نازەنگەنەم دانیشتووی شاری سلێمانیم موالیدی 1969 سەرەتای ژیانم لە بەغا بوومە لەگەڵ باوکمە ئیشی فیتەریم کردووە باوکمیش هەر وەستا بووە گەراژمان هەبووە لە بەغا لە ساڵی هەشتاکانە دوایەوە ساڵی نەوەتەکان سەفەرێکی سعودیام کرد 3 ساڵ لە سعودیا بووم لە شەریکەی ئیشم کرد ڕئیس مهندسین بووم لەوێ دوایەوە کە هاتمەوە سەرەتا دوکانێکی بیچووم کردەوە دەستم پێ کرد لەخوا بەزیا بێ ئیشەکەمان نەجاحەتی هێنا خبرەیەکی باشمان هەیە خبرەکەیش بە پێی مارەسە خبرەکە هاتووە بە دیراست سناعەم تەواو کردووە بەڵام زیاتر بە پێی مارەسە خبرەکەم زیاتر بووە و فێری ئەم پیشەیە بووینە و لەخوا بەزیا بێ سەرکەوتی بووینە هەوڵێ باشتریشە دەین و ئیشەکەمان گەورە بکەینەوە و وەکو نظامی شەریکەیەک دەست پێ بکەین لەم گەراجەیسە 8 نەفەر ئیشەکەن بەڕاستی تا ئیسا 32 شاگردم هەبووە ئیستا ساحب گەراجن شاگردی خۆیان هەیە و ئیشی خۆیانەکەن من حەزم لێتی وەکو چۆن خۆم حەزی خۆم حەزمە کرد فێری ئیشەکە بم حەز دەکەم فێری شاگردێ بکەم کە بڕوا دوکانێ بکاتەوە ئیشی خۆی بکات شاگردی خۆی هەبێ مستەقبەلێ بۆ خۆی دانا ئەوە زۆر زۆر ئاساییە لام زۆر شاگردیشم هەیە دوکانیان کردەوە یارمەتی ماوە و سەرکەوتوو بوونە بۆ شۆفەرانی عەزیز جارێ سەرەتا کە سیارەیەتەوە فەحسەکەین بزانین سیارەکەت جۆری گێڕەکەت چییە بۆ نمونە ئەیسا ئەم سیارەیە 3 نوع گێڕ لەسەرە هەمان مودێل و هەمان شێوە 3 نوع گێڕ لەسەرە ئێمە جارێ خەلەلی کتیابێ فەحسەی کۆمپیوتەریەکەین بە کۆمپیوتەری بۆمان دەرەکەوێ خەلەلەکەی میکانیکیە یان کارەباییە یان زۆر خەلەلی کارەباوی میکانیکی تێگەڵە بێ کارەبایەکە تاسیری لە میکانیکە کردووە میکانیکی تەواوەکەین کارەبایی تەواوەکەین ئەنجا ئەتوانین ئەو سیارە چاکەین بەڵام سەرەتا جارێ فەحسەی کۆمپیوتەریەکەین دوایە فەحسێکی ترایەکەین میکانیکی بۆمان دەرەکەوێ پاشەوەی هەر سیارێک سەردانی ئێراکات لەگەڵەوەی کە ترایی پێکرێم سیارێ حاڵەتی میکانیکی تەشخیصەکرێت ئەبێت فەحسێکی کارەبایی ئەم سیارێش بکرێت بۆی کە تەشخیصی خەلەلەکەی بکرێت 100% چونکە لە زۆر حاڵەتە تەشخیصکردنی سیارەکە خەلەلەکەی زۆر لە چارەسەرکردنەکەی گرنگترە پاشەوەی کە فەحسی ئەم سیارەیەکەین ئەبێ بچیتە سەر مۆدێلی نەوعی سیارەکان و شێوازی فەحسکردنەکە ئەبێ نوعی مۆدێلەکەی دیاریکرێت لەگەڵ سەر بەچ وڵاتێکە یاخود ئەوروپیە ئاسیاییان ئەمریکیە ئەم سیارانە شۆفلێتن سەر بە وڵاتی ئەمریکان پاش فەحسکردنی ئەم سیارەیە بۆمان دەرکە کۆدی P076 یاوە کە کۆدی جۆزەی کۆنتڕۆلەکانە کە جۆزەی کۆنتڕۆلەکان سۆنێت واڵە بەڵام بە چ شتێک ئازانین کە ئەم حاڵەتە میکانیکە حاڵەتی ستەک ئۆن یان ستەک ئۆف لەگەڵ جۆزەکانە نووسرا بوو ئەم حاڵەتە حاڵەتی میکانیکە بەم شێوەیە ئەزانین ئەم حاڵەتی ئەم سیارەکەتیەتی ئەگەر جێڕەکەی بکرێتەوە 100% خەلەلەکەی میکانیکە و لە ناو جێڕەکەیە
ئەم خەلەلانەش کە ئەسڕێتەوە ناسڕێتەوە لەبەری خەلەلەکەی فعالیا گەڕێتەوە هەنێ جار خەلەلەکە ئەسڕێتەوە دوای ئەوەی کە خەلەلەکە ماوەیەک لەسەری ڕووی دیسان خەلەلەکە ئاگەڕێتەوە. زۆر جار هەنێک کۆدەیە لە فەحسی کۆمپیوتەریا دەرئەکەوێت لای هەنێک کەس وا دەرەکەوێت کاڵن فەحسی کۆمپیوتەری حاڵەتی میکانیکی دەرناخات بەڵام هەنێک جار هەنێک کۆدمانەیە کە بەو کۆدەیە یاخود بەرنووسینی تەنیش کۆدەکە کەەوە گرنگترین شتەکە لەگەڵ کۆدەکە بخوێنیتەوە بۆمان دەرەکەوەکو ئاماژەیەکە بەپێی دراسەکردن بۆ دەرەکەوێت کەم حاڵەتە میکانیکە بۆ نمونە حاڵەتی ئینکۆرت گێڕاتیۆ یاخود بۆ نمونە سۆلێن ڤالڤ ستەک ئۆن ستەک ئۆف ئەمانە کۆمەڵی خەلەلن کە سەبەبەکەی ئەگەڕێتەوە بۆی کە خاڵتەکەی کارەبایە یاخود بۆ نمونە ئەساسیەتی کارەبای سیارە لە حاسەکانەوە دەست پێکات لە حاسی ئینپوت و ئاوتپوت جێڕەوە ئیعازەیە بە عەقڵ لە عەقلیشەوە ئیعازەکە ئەگەڕێتەوە بۆ کۆنتڕۆڵەکان یاخود بۆ جۆزەکان کاتێک خەلەلێک لە حاسەکانە ڕوئەیات یاخود ئەم حاسانە یاخود دیشلیەکانی تێگەچێت لای هەنێ جاروا دەرەکە کە تۆ حاسەکە سووتەوە بەڵام حاسەکە تەواوی کێشێکی نییە بەڵام خەلەلەکە میکانیکیە و دیشلیەکانە ئینشاءالله ئێستا حاڵەتەکەمان تەشخیص کردووە بۆمان دەرکەوتەوە کەمە حاڵەتی میکانیکە و کۆدی پی 1976 و مادەم وشی ستەک ئۆنی لەگەڵا بە پێی ممارسی خۆمان ئەم کۆدێکی میکانیکیە ئینشاءالله ئێستا ترایشی پێکەین بۆی کە حاڵەتەکەمان تاوتەوە بۆ ڕوون بێت و تەشخیص کرێت پاشان جێڕەکە یەکەین و ئینشاءالله ناو جێڕەکەش پیشانەدرێت. شۆفەرانی عزیز وەکو وتمان سیارە کە خەلەلی تیاکەوت نابێ زۆر زەخت لێ بکەین ئەوە نەتیجەی زەختکردنە ئەمانە شکاوە ئەم دشتیانە شکاوە خواردەی ورد بووە ئەم وردە ئاسنە ئەچێتە بینی ئەم پستۆنانە لاسیگە ئەی تەقێنێ ئەمانە تەقێنێ ئەمە وەکو سپرنگێکتیایە لاینە تەرجیعی پێڵێن ئەلێرەوە هادوویکی بۆ ڕوا کە ئەم پستۆنە بەرزەکاتەوە کلاشەکان ئەگرێ ئەمە بۆ نمرە سێە ئەمە بۆ نمرە چوارە بەڵام ئەو وردە ئاسنە کە بچێتە ناو گێڕەکە ئەو وردە ئاسنە ئەدا لە پستۆنەکان چبنەکان هۆکاری هایدرۆلیک لە کاتی خۆی نەیگۆڕی خەلەلێکی تیاکەوێت زۆر زەختی لێ نەکەی بۆ نمونە لە معدەلە کابرا 150 ڕوا معدەلی 150 ڕوا نابێ بە بیادە گێڕ عادیەکە و لە گێڕ عادیەکەەوە بیا بە یەک و بە دوو بە ئۆتۆماتیکەیی بەدیەکە خۆی استحقاق خۆی گۆڕێ گێڕ عادیەکە ئینی خۆی هەیە کە گێڕ عادیەکە بۆ هەورازیەکە کە استحقاق خۆ هەیە کە گێڕ عادیەکە پێ بگۆڕی ناکرێت بیدەی بە یەکەکە یان بە دوو سیە چوارەکە دەویر بچێ 120 بڕۆی لەسەر سێ بێ یا لەسەر دوو بێ هۆکاری زۆرە ئەوە ئینشاڵڵا بۆ حەڵقەیەکە باسیەکەین کە هۆکارەکانی چییە کە ئەمانە ئەشکێنێ ئێستا وەکو نمونێ باسمان کرد شۆفێرانی عەزیز ڕێنمایەکمان هەیە بۆ شۆفێران کە چی بکەن ئەو گێڕە مقاومەی زیاتر بێت تەمەنی زیاتر بێ بیدایەت هایدرۆلیکە بێ زۆر زەرورە ئەبێ ئاگات لە هایدرۆلیک بێ هایدرۆلیک جۆری زۆرە بۆ ئەمانە زۆر هایدرۆلیک تێکرێ بۆ ئەمانە سیڤیتین پەمپ و زنجیرە ئەوە ئەبێ هایدرۆلیکی خۆی خاص خۆی هەبێ بۆ نمونە ئەمانە ئەمە CVT NS3 ئەوەی تێکرێ مودێل تازەکان مودێلە کۆنەکان بڵێن تا 2014 کۆنە NS2 ئەوانە تێکرێ بەڵام 16 و 17 و 18 و 19 ئەوانە ئەبێ CVT NS3 تێکرێ بۆ گێڕی زنجیر بۆ ئەمانش زۆری هایدرۆلیک زۆرە هەر لەسەر لینەکانیش نووسراوە هایدرۆلیک هەیە 35,000 کیلومتر ئەبێ بیگۆڕی هەیە بە پێ سارەکەیشێتی لەبەرەوەی پلەی چەوری زیاترە پلەی گەرمی زیاتر حملی گەرمایی زیاترەکە هەیە 65,000 کیلومتر ئەنجا ئەبێ بیگۆڕی نەو هایدرۆلیکمان هەیە 95,000 ئەیگۆڕی بەڵام
شەریکە خۆی جۆرە هایدرولیکی تێ کردووە 65,000 کیلومتر ئەبێ بیگۆڕی بۆ جەوی خۆمان نەخێ گەرمە لە 60 بیگۆڕی ئەو باشترە بەڵام شەریکە هەر هایدرولیکێکی دروست کردووە ئەوە نەخێ گرانە نزێت لەسەری 105,000 کیلومتر لەسەری بڕۆ گێڕیش بۆ نییە دەرەوەی پیسە پاکە گرنگ ئەوە ناوەکەی شتی باشی بۆ دانی هایدرولیکی باشی بۆ دانی لاسیکی باشی بۆ دانی کلاچی نەوعی باش هەیە فلتەر ئەوە زۆر زۆر گرنگە مەصفی گێڕ تجاری هەیە و ئەسڵی هەیە هەنێ مەصفی هەیە بۆ تەنان ئەمانە ئەم مەصفیانە ئەمە لبایە بە هیچ زۆرێک ئەم مەصفێ لبایانە بە بازین ناشۆریە نابێ بیشۆی لەبەرەوەی مەصفی لبابێ بیشۆی دوایی ماوەیەکی کورت ئەو هایدرولیک هەڵنامژیە وشکە بێ ئەو لبایە وشکە بێت هایدرولیک هەڵنامژیە هایدرولیک لەکوێ هەڵمژێن لە مەصفەکەەوە لە کێسەکەەوە مەصفەکەەوە بۆ ئەوی پەمەکە یا بە کنترۆڵەکە تەوزیعەکە بۆ درامەکان یەک و دوو سێ و چوار و پێنج و قوبەی پێکەیت و ئەوانە کە مەصفی وشک بوو هایدرولیک هەڵنامژیە خەلیلی زۆر بۆ دروستەکە بەڵام مەصفی سیم هەیە مشەبەکە ئەوانە ئەتوانی بشۆ کێشەی نییە کێشەی نییە ئەشوەریە بەڵام مەصفی لبا بە هیچ جۆرێ بە بازین مەیشۆن و بە سپرا مەیشۆن بیگۆڕی باشترە گۆڕینیش ئەسڵی و عادیتیایە نەوەیە کاتووە تجاری عادیە وەکو ئەوەیە مەصفەکەی خۆی بە بازین بیشۆی دوو بەسی دوای ماوەیەک هایدرولیک هەڵنامژێ کێشەی زۆر بۆ دروستەکە ئینشاڵڵا بە پێی توانە ئەتوانین معلوماتان بینێ و ئەوەی بە پێمان بکرێت ئینشاڵڵا قسووری ناکەین لەگەڵتانە بەڵێ عزیزانم لەگەڵ چان بەردەوامین وەک ئەزانین کە ژنان لە ئێستادا شان بەشانی پیاوان لەسەر جەم بوارەکاندا کار دەکەن و بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا و پێشکەوتنی وڵاتەکەمان بێگومان ئەو ڕێگریانی لە بەرامبەر ژناندا هەبوون لە ئێستادا نەماون و ئەوتوانن کاری خۆیان بکەن ئێستاش فیچەرێکمان ئامادەیە لەسەر ئەو ژنانەی کاری شۆفێری تەکسیەکەن با بە کۆبینەری بین و دواتر بەردەوامن. بەناس چۆنی ببوورەتوانی بێ بە شوێنەوە 6 ساڵ دەبێت شیلان بۆ هاتوچۆکردن پشت بە دراوسێکەی دەبەستێت هەوڵیان داوە هەنگاوەکانی کارکردنیان پێکەوە بێت و لێک کاتدا بێت ئەگەر نەش گونجا دەڵێت زۆر جار کارەکانم دواخستووە بۆ ئەوەی بتوانم لەگەڵ بە ناز هاتوچۆ بکەم و گەلێک کەیف خۆشم بە هاتوچۆکردن لەگەڵ ئەودا و بووینەتە هاوڕێش. پێش ناستینی بە ناز هێندێ جار بە هێندێ تەکسی یعنی هاتوچۆمە کرد تووشی گرفتە بووم تووشی چۆن بڵم پرسیاری شخصیانە کرد داوای ڕقەمیانە کریتی لەبەرەوە زیاتر بە نازم ناسی بەو
داواکارن ژمارەی شۆفێرانی تەکسی کچان و ژنان زیاد بکات. پێشووتر 6 ژنی شۆفێری تەکسی لە پارێزگای سلێمانیدا هەبووە. ئێستا ژمارەکەیان بۆ نیوە کەمی کردووە. بەڕاستی کێشەیە تۆ خێزانێک ڕۆژانە بەجێ هێڵی ئیش و کارت هەیە لە ماڵەوە، بەڵام لەگەڵ ئەوەشا من هەموو شتێکم ینی بەرنامەم بۆ داناوە کە من ئیشی ڕۆژانەی خۆم بکەم، هەم ئیشی دەرەوە هەم ئیشی ماڵیشەوە. بە تەئکید قورسە خۆشم زانیومە کە ئیشەکە قورسە، هەڵیشم ژارد و پەشیمانیش نیم لێی وە تا ئێستا شەر بەردەوام بووم ئینشەڵڵا بەردەوامیشە. تەنهاژم سەرخەم لەبەرەوەی بەردەوامم لە ئیشەکەم. لەم کاتەی کە چەند قەیرانێک ڕووی لە هەرێمی کوردستان کردووە، کارەکەیان زۆر کەمی کردووە. چاوەڕێی پاڵپشتی و هاوکاری دەکات بۆ ئەوەی گەشە بە پیشەکان بدەن و وێزگەیەکی تەکسی تایبەت بە کچان و ژنان کاتەوە. من لە ماوەی ڕابردووە زۆر هەوڵیشممە، بەڵام بەهۆی ئەوەی کە من بودجەیەکی وام نەبوو بەڕاستی ئەو وێزگەیە دابنێمەوە کەسێکیش نەبوو سپۆنسەرم بکات بەلایەنی پەیوەندیدار بێ حکوومەت بێ هەر کەسێک بێت. لەبەرەوە ئیشەکەی من دواکەوت بۆیە نەمتوانی وێزگەدانم، بەڵام ئەگەر بۆ داهاتووی ئینشەڵڵا شتێکی وا بکرێت زۆر باشە. گرفتی هاتوچۆی خوێندکار ئاسانە بێ، هەم گرفتی ئەو کەسانی کە بەڕاستی بێزارن لە هەنێک شۆفێری تەکسی. زەمانێکە لە هەرێمی کوردستان شۆفێری ژنان و کچان بۆ تا دیاردەیەکی باو. ئێستا کار بۆەوە دەکەن شۆفێریەکەیان بێتە سەرچاوەی داهاتیش بووە. ڕەبینیا ڕەحمان، گەلی کوردستان، سلێمانی. لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان بە هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامی هەروەکوتمان لا تەوەریەکەم و سەرتاماندا باس لە ڕۆڵی ژنان ئەکەین لە شاری کەرکووک، بزانین کە ڕۆڵیان چۆنە و لە بوارەکانی تەندروستی پەروەردە و بوارەکانی تر تا چەند جێدەستیان دیارە. لە هەمان کاتیشدا باس لەوەکەین تا چەند ژنانی کەرکووک بەشداریان کردووە لەو ڕێکخراوانەی کە هەن لەو شارەدا، و لە هەمان کاتیشدا حکوومەت تا چەند کار ئاسانی بۆ کردوون بۆ ئەوەی کە هەلی کاریان بۆ بڕەخسێنێ. هەر بۆ مەبەستەش باشەیەکی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان سرود محەممەد چالاکوانی ژنان لەگەڵمانە. سرود خان سڵاو لێ بێ و بەیانیت باش بێت. سەرتامێ باسێک لەوە بکەین کە ڕۆڵی ژنان لە شاری کەرکووک چۆنە و ئایا ژنان تا چەند لە ئێستادا کاری تایبەت بە خۆیانیان هەیە. بەیان باش کۆژین خان، بەیانی هەموو بینەرانیش باش، هیوادارم ڕۆژێکی خۆش بێ بۆ هەموو لایە. وەکو شاری کەرکووک خۆتان نەزانن ینی شارەکە ماوەیەکی زۆرە هیلاکە لەژێر ئەو وەزعەی کە بڵین لە کاتی داعشە و ئاوارەبوون و ئەمانە و داگیرکردنی بەشێک لەم شارە لەژێر دەستی داعشە تا ئێستا وەزعی ئارام و 16 ئۆکتۆبەر و هەرەوەها ململانەی سیاسی و لاوازی بازار و بەڕاستی ئەمانە هەمووی دەوری هەبووە کە ڕەنگی داوەتەوە سەر ناو خێزانەکان و زیاتر ژنان. لێرەش زیاتر ژنان ئەم ینی هەتا ڕێژەیەکی زۆر هەیە لە ناو شاری کەرکووک، ژنان خۆیان سەرپرشتی خێزانەکەن. ئایا هاوسەرەکەی لە دەست داوە بریندارە یان کەوتووە لە ناو جێگا. ئەمجا بە هەموو جۆرەکان ژنان ئێستا خۆیان بوونەتە ساحب دەسەڵات لە ناو ماڵە، ئەویش لە ڕێی مەسەلەن هەلی کار و ئەمانە و ئێمەش هەوڵە دێن لە ڕێی ئیش و کارەکانمانە زیاتر مەسەلەن پرۆژەی بچووکە هەتا بتوانن داهاتی خۆیان بێنن بۆ
بۆ خۆیان و ماڵ و مناڵیان زۆری لەو پرۆژانش ئەتوانن هەر لە ناو خێزانەکە یعنی لە ناو ماڵی خۆیان ئەو ئیشانە بکەن هەتا بتوانن ئیدارەی ماڵەکەی خۆشیان بکەن و ئیشەکەشیان بکەن. لێرەیە کە ئێمە باسی وەزعی ژن بکەین بەگشتی لە ناو شارەکەیە مەسەن لەلایەنی تەندروستی ئێمە دکتۆرەیەکی زۆرمانەیە بەس بەداخەوە تا ئێستا نا بەرپرسی تەندروستی لە کەرکووک نا جێگرەکەی کە سەرەکەی ژنە یان سەرپەرشتی بەشەکانی ناو وەکوڵێن ڕئاسەی سەحا کە مدیرەی سەحەیە بەڕاستی یعنی کەم سەرپەرشتی بەشەکانی ئەوێ ژنە لێرەیە من بە یعنی ڕژەیەکی زۆری دکتۆرەشمان هەیە یعنی بەداخەوە نازانم تا ئێستا هەر بەو چاوە سێرەکەن کە پیا و ئەتوانەیە قەرار بدە هەروەها لە بەشی پەروەردەوەش یعنی ئێمە کە سێرەکەی مامۆستایەکی زۆری ژنانمان هەیە بە هەموو بەشەکانیەوە بە سێرەکەی نە جێگرەکەی و نە سەرپەرشتی پەروەردە سێرەکەی ئەمەیە یعنی سێرەکەی ژنە هەروەها لەسەر ئاستی هەموو شارەکەیە ئایا لەسەر ئاستی زانکۆی کەرکووکە زانکۆی کەرکووک دوو سەرۆکی کولیەکانمان هەیە عەمیدەکان ئەوان ژنن بەڕاستی عنی کەمیشە وەکو ئەوە نییە هەتا ڕئاسەی جامیعەی زانکۆی کەرکووک یعنی ئەویش وەکو پێویست نییە ڕۆڵی ژنان بەس ئێمە سێرەکەین شاری کەرکووک چونکە بەو هەموو نەهامەتیە ڕۆشتوینە بەڕاستی ژنانی ئەم شارە زۆر ئازان یعنی من زۆر جاڵێم ژنانی کەرکووک دێن مەسەن لە کوردستان پێشمەرگایەتیەکەن بەس ئایا ئێمە لەم شارەیە لە ناو شاری کەرکووکە مەسەلەن لە بەرەوبەراتی پۆلیسی کەرکووک تا ئێستا ئەفسەرێکی ژنمان نییە لێکۆڵینەوەیەکی ژنمان نییە وەکو محققە و ئەمانە مەسەن ئێمە بەشی پاراستنی خزان و مناڵمان هەیە بەشی پۆلیسی کۆمەڵایەتیمان هەیە تا ئێستا ئەفسەرێکی ژنی تیانە محققەیەکی ژنی تیانە یعنی ئەمەش لێرە کێشەیەکە بۆ مەسەلەن بۆ ئەو ژنانەی ئەوانەی بەرەنگاری تونند و تیژیە بنەوە کە ئەچن بەرەو ئەو بەشانە هەمووی پیاوە لێرە لەگەڵیانە بەڵێ بەڵێ هۆکاری ئەوە بۆچی ئەگەڕێتەوە کە تا ئێستا ئەفسەرێکی ژن یاخۆت لێکۆڵەرێکی ژن لە شاری کەرکووک نییە بەڕاستی ئەمە یەکەم جا بۆ وەزعی سیاسی ئەم شارە کە ئەنگەڕاندەوە کە کاتی خۆی کە کورد ساحب دەسەڵات بوو یعنی بەرەوبەراتی پۆلیسی کەرکووک بەڕاستی لە ینی زۆر ئەوە بوون ینی حکوومەتی بەغا کەمتەر خەم بوو بەرامبەر ئەو پێداویستیانە مەسەن لەسەر ئاستی هەموو ئەو پارێزگایانەی کە لە ژێر دەسەڵاتی بەغا بوو ڕایانگەیاند گوتیان ئەتوانن شۆنیان کردوتەوە بۆ 200 ژن ئێمە لە شاری کەرکووک هەوڵماندا و هەموو شتەکانمان جێبەجێ کرد و هانی کچانی خۆمانماندا هەتا تەقدیم بکەن و ئەمانە و یەک دوو جالوجنە لە بەغا هات دوای شتەکە دیسان لەبەر وەزعی سیاسی سێرەکە شتەکە خست و خاوە بۆ تا مۆزوعەکەی کەرکووکیان قەپات کرد یعنی شتەکان هەمووی وەزعی سیاسی بوو دوایی ئێستاش ینی ئێمە زۆر ئێستا لەگەڵ بەرپرسانیش دانیشین ئێستاش خۆ بەرپرسی ئەم شارە عەرەبە بۆ تا ئێستا پشتجۆ خراوە یعنی لێرە بەڕاستی مافی ئەو ژنانە ئەخورێت هیچ شاری کەرکووک کە ئەنێ بچن کەی سێکتۆمار کە ناتوانن بچن یان کە گەبچیشن بەرەنگاری تونند و تیژی زیاترە برنە ئەبێتەوە ئایا لە کۆمەلگا کە پێتەڵێ تۆ بۆ ئەچیتە ئەو دەستگایە هەمووی پیاوە یان زۆر جاگە کەیسێکی تونند و تیژیش بێ مێردەکەی مەسەلەن حاڵەتمان هەبووە تەلاقی داوە و تێتی مادام چیتە ئەو شۆنە کە هەمووی پیاوە یعنی هیوادارم بەرپرسانی ئەم شارە یان بەغا یان هەرێمی کوردستان جوان لە ینی سکاڵاکەی ئێمە بێ کە ئێمە بەڕاستی وەکو ژنانی کەرکووک پێویستمانە ژن بە زووترین کات لە وەکو ئەفسەر دابمەزرێ یعنی هیوادارین بەغا وزارەتی ناوخۆ خولێکی تایبەت بکاتەوە بۆ ئەو کچانەی کە بڵێن خەریجی کولیەن هەتا بتوانن بێنە ئەو خولانەی وەکو محققە بتوانن دابمەزرێن لە هەموو شارەکان ئایا لە هەرێمی کوردستان بێ لە ناوەند و خواروی عێراق بێ بەڕاستی لە هەمووی ژن هەیە لەو دام و دەستگایانە ئللا لە شاری کەرکووک بەداخەوە لێرە ئێمە بێبەش بووینە ئەویش ینی پێشێلی مافەکانی ئێمە کات کە ئەچینە ئەو دام و دەستگایانە یعنی زۆر جا زۆر کەیس هەیە
پێی خۆشە یعنی لەگەڵ ژنەکەیە دابنیشێنەوەکو ئەفسەرەکە پیا و بێت و دانیشێ باسی کێشەکەی خۆی بکات چونکە لەگەڵ ژنەکەیە بێ خۆتانەزانن خاصن وەزعی کۆمەلگا و هەتا ڕادێک عشاری ئەمش دەوری خۆی هەیە ئەگەر لەگەڵ ژنەکەیە دانشێ شتەکان هەمووی بە سەراحەت باسەکە بەس ئەگەر لەگەڵ پیاوەکەیە بێبڕاستی لێرە شرمێکی هەیە زۆر جەسێرەکەی پیاوەکەش هەتا ڕادێک شەڕی پێ ئەفرۆشێ چەندەها کەیسمان هەبووە باسمان کردووە بڕاستی ئێمە ئەمە 10 ساڵە زیاتر ئەناڵێن و باس لەوەشەکەین تا ئێستاش ئێمەش ئەتوانین باس لەوەش بکەین ئێستا لە هەرێمی کوردستان یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی هەیە لە بەغا تا ئێستا یعنی حکوومەتی ئیتحادی کە باسی لێ ئەەکەین ئەمە 12 ساڵە باس لە یعنی مسوەدەی یاسایە کە کرێ کە بەداخەوە یعنی یاساکەش وەکو پێویست یعنی ئێمە زۆر جاڵێن بە ئەو یاسایی ئێستا کە لەوێ دانرێ بە بزان هاوپێچی بکەن مقارنەی بکەن بە یاسای هەرێمی کوردستان سێرەکەی ینی یاساکە بەڕاستی وەکو پێویست نییە ئێمەش ڕۆژ بە ڕۆژ ئەو کەیسانەی ناو خێزان سێرەکەی زیادەکە جۆرەکانی پێشەکەوێ توندوتیژی یعنی بەس بەرامبەر بە ژن نییە بەرامبەر بە مناڵە پەککەوتەکان بەرامبەر بە تەمەەن گەورەیە بەرامبەر بە دایکان و باوکانە یعنی بۆیە یعنی ئێمە زۆر جاڵێن ئەم توندوتیژیە بەس بۆ بەرامبەر ژنان نییە نەخێر بۆ هەموو خێزانە تاکەکانی خێزان بەس بەداخەوە لێرە سێرەکەی تونندڕەویەکی زۆر هەیە لە بەغا و لە پەرلەمان و ئەو عقلەتی تایفە وازانن ئەم یاسایە خێزان هەڵەوەشێنێتەوە بەو چاوە سێری ناکەن لێرە مافەکانی ناو خێزان زیاتر ئەپارێزێت و پتەوتریەکە بەڵێ خاتون سروت خان وەگەزانین کە هەر خانمێک بێ کارێک بکات کارێکی سربەخۆی خۆی هەبێت بێگومان چەندین ڕێگری و بربەست لە بەردەمیان دروست ئەبێت لەلایەن خێزانەکانی و دەوروبەریەوە ئەمێ بزانم کە ئەم ڕێگری و بربەستیانە لە شاری کەرکووک چۆنن و تا چەند هەن بڵێ ینی بەڕاستی هەیە مەسەنگە بیەوێ کارێکی بچووک بکە یەکەم جا بەڕاستی ڕەخنەی لێگرن ئەگەر لە دەرەوەی ناوماڵەکەی خۆی بێ ئەمجە بۆیە ئێمە زۆر جا هەوڵە دەین ئەو نەوع کارانە بێ یان ئیشی دەستی بێ یان شتێک بێ بتوانێت لە ناو خێزانەکەی خۆی بکە ئێمە پێشەوەی کە دەست بە کارەکەش بکەین هەوڵە دەین موافقەی ئەوان وەربگرین ناو خێزانەکەین ئەڵێن پێشیانەڵێن ئەڵێن کارەکە وایە ئەوەش ئەبێ هەتا ڕادێک یارمەتی بدەن چکە ئەم داهاتە بۆ هەموو خێزانە لێرە ژنەکە ڕاستە بەرپرسی ئەو کارا بێ ئەو ژمارەیە کە بەرپرس لەسەر ئەم کارەیە و لەسەر داهات و مەسروفات و ئیدارێت چکە ئێمە خولی تایبەتیان بۆ ئەەکەینەوە بەس لێرەیە ئەبێ ئێمە یەکەمین جا موافقەی ئەوان وەرەگرین هەوڵە دەین ئەگەر مناڵ و شتی هەبێت لە ناو خێزانەکەی خۆی بێ یان دوکانەکە نزیک بێ لە ناو گەڕەکەکەی خۆی بێ یان مەسەلەن کارگەیەکی تایبەتە هەر نزیکە لە ناو مەسەلەن دوسێ خێزان پێکەوە ئەتوانن ئەو کارگەی بەڕێوەبن هەر لە ناو گەڕەکەکەی خۆیانە یعنی هەوڵە دێن شتەکان وا گونجاو بێ کە ئەو ڕخنەی لێ نەگرن بەس دوایی سەرەکەی زۆر جاکە مەسەلەن ژنەکە کە صاحب مناڵە و کە هەتا ڕادەیەک داهاتی بۆ دێ سەرەکەی دەور و پشتەکە نەختێک کۆسپەی بۆ دانێن چونکە سەرەکەی ژنەکە کە پارەی دەستکەوت هەست بە مافی زیاترەکە سەرەکەی دەور و پشتەکە مەسەلەن پیاوە ئایا براکانیەتی باوکێتی لێرە ئەوان دەسەکەن بەڕەخنە و ئەوان داوای بەشێک لە پارەکەکەن و ئەمانە یعنی ئەم شتانە ڕووەدا ئەوەش لەسەر ئەوە ئەوەستێ ئەو ژنە خۆی چۆن ئەتوانێ ئیدارەی ئەم شتانە بکە بە زمانێکی گفتوگۆی خۆش و بەشێک لەم داهاتەی کارەکەی خۆشی ئەتوانێ مەسەلەن بۆ مەسروفی ناوماڵ و بۆ مەسەلەن هەتا داهاتەکەی باش بێ ئەتوانێ یارمەتی بدە مەسەن ئێمە پرۆژەی وامان هەبووە بە خۆشحاڵیەوە ئەتوانم بڵێم وای کردووە خۆی ڕاستە مەسەلەن صاحب دوو کچ بووە بەس وای کردووە ژنی بۆ براکەی خۆی هێناوە وای کردووە لەگەڵ کارەکەی خۆشیە برایەکی هەبووە هەتا ڕادێ نقصانە ئەویشی بە ئیشێ خستووە مەسەن ئیشی کولیچە و ئەم شتانەیە کرد باوکی لەگەڵ خۆی عارەبانەیەکی بۆ دروست کردووە هەتا کولیچەکە بفرۆشێ یعنی وای کردووە کە سوکارەکەی خۆشی لە ناو خێزانەکە بەکارهێناوە یعنی ئێستا ئەمە زۆر پرۆژەمانەیە ئەمە 5-6 ساڵە بەردەوامە و داهاتێکی باشی هەبووە توانیوێتی عەرزە بۆ خۆی بسەنێ
توانێتی سارێ بچوو بۆ خۆی بسەنێ بەڕاستی لەسەر ئەو کەسا وەستێت ئێمە مەسەلەن ئێمە ئەڵێن چۆن دیراسەی جەدوای بۆکە بۆ پرۆژەکەی و چەند نەجاحەت دێن و چۆن ئەتوانێت مارکتینگی بۆ بکە یعنی ئێمە سەرەکەین ژنان لەم بوارەیە چالاگن چونکە زوو ئەتوانێ لەگەڵ مەسەرەن گۆڕانکاریەکانی ناوشارەکە کە ئەبێت و زۆر زیاد تەسیر لە وەزعی بازارەکە ئەویش ئەتوانێ خۆی بگونجێنێ مەسەلەن ئەتوانێ وای کردووە مەسەن بزنس کارتی بۆ خۆی دروست کردووە لە ڕێی تەلیفۆنەوە خەڵک داوای شتەکانی بۆ کا پێیجێکی دروست کردووە لەسەر فەیسبووکە شتەکانی خۆی عرضەکە مارکتینگەکە لەگەڵ سوپەرمارکتەکانە ڕێکی خستۆ ئەتوانێ مەسەلەن ڕێکی بەشێک بەیانیان ئەو شتانیان بۆ ببات ئەو شتانەی کە سروتخانشێ یعنی بڵێ بڵێ با باسێک لەوە بکەین کە لە شاری کەرکک کۆمەڵێکی زۆر ڕێکخراوی جۆرا و جۆر هەن ئەمێ بزانم کە ڕۆڵی ژنان لەم ڕێکخراوانەدا چییە و تا چەند ئێوە هەوڵتان داوە بۆ ئەوەی کە ژنانی یەکێک بن لە ئەندامانی ئەم ڕێکخراوانە بەڵێ بەڕاستی زۆر گرنگە ڕۆڵی ژنان لە ناو ڕێکخراوەکان چونکە ئەمە لێرە ئێمە بەشێکە لە بەشداری ئێمە لە وەزعی هەتا ڕادێک ئێمە پێڵێن ئەمە وەزعی سیاسی یعنی ڕاستە من بەشی مافی مرۆڤم بەس بمەوێت نەمەوێت تەسیرم هەیە لە ناو کۆمەلگا و ئەتوانم شتەکانە بگۆڕم بۆیە ئێمە زۆر یعنی هەوڵە دەین و هانی چینی گەنجانە دەین زیاتر بە عقلێتێکی تازە بە بیر و بۆچوونێکی تازە بتوانن کە بڕوایان بە مافی مرۆڤ هەبێ بڕوایان بە مافەکانی خۆیان هەبێ بەس ئەوەندە نەبێ بێن وەڵا بۆ هەلی کارێکە نەخێت من زۆر جاڵێم ڕێکخراوەکان شۆنی هەلی کار نییە ڕێکخراوەکان وەکو مزگەوتە وەکو شۆنێکی ئاینیە کە بڕوات بە شتێکە و ئەبێ بڵاوی کەیتەوە یعنی ئیشی من کەمتر نییە لەو ئیشەی کە ئەڵێ مامۆستای ئاینیە و نامەیەکی هەیە بڵاویەکاتەوە ئیشەکەی من کە ئێمە بڕوا بە مافی مرۆڤە و مافەکانی خۆیان بناسن و چۆن بتوانن داوای بکەن و چۆن لە حەقی خۆیانە خۆش نەبن و بە چ شێوازی بتوانن قسە بکەن یعنی داوای مافەکانیان بکەن زەخت بکەن لۆبی بکەن ئەدڤۆکەسی بکەن لەسەر ئەم حاڵەتانەی کە هەیە چۆن بتوانین بە دواچوونی ئەم کەیسانە بکەین چۆن بتوانین زەقی بکەینەوە کۆمەلگا و شیارکەینەوە هۆیەکانی چییە یعنی بەداخەوە سێرەکەی ئێمە هەتا ڕادەیەک ینی ڕێکخراوی چالاک لە ناو ئەم شارەیە ڕێکخراوی ژنان هەتا ڕادەیە کەمە کە بڕوای پێ هەبێت و بڕاستیش نەختێک کۆسپەمان لەبەر دەمە چونکە تۆ ناتوانانی بە ئازادانە لێرە ئیژ بکەیت مەسەلەن من گەکەیسێکی تونند و تیژی دێتەلام من ناتوانم ئەوە نەبی پارێزم من زۆر جاڵێم سەرەکەی شەڵپەرێکم نییە یاسایەکم نییە کە مافەکانم بپارێزێ خۆمیش شارەکە هەمووی چەکدارە لێرە بەرامبەر مەترسیەکی زۆرە بمەوە یعنی بەداخەوە یعنی ئەم کۆسپانە هەیە بەرامبەرمان بەس لە عینەن کاتیشە یعنی ئێستا ئێمە لە ڕێکخراوەکەی خۆمانە نێزیکەی من چل کچی ئازام هەیە یعنی ئەمانە هەمووی بڕوایان بە مافی خۆیان هەیە و کە ئیشی شەکەن و لە ناو کۆمەلگا و هەوڵەدەن و کۆمەلگا و شیارکەنەوە بەس لە عینەن کاتیشە بە ڕۆژانەش تووشی ڕەخنە ئەبنەوە لە ناو کۆمەلگا بەس ئەمە ئەوە نییە کە وەڵام من بوەستم نەخێر یعنی من ئەو کچانە لە هەموو نەتەوەکان و ئاینەکانی ناو ئەم شارە هەوڵە دەین بە هەموو جۆرێ یعنی زۆر جاڵین چەپڵە بە یەک دەست لێ نادرێ سێرەکەی لە عینەن کاتا زۆر ژن هەیە کە ئێمە مەسەلەن ئەچن لە عیادەکانی دکتۆرەکان لە خەستەخانەکان لەو شۆنانەی کە خەڵک لێ گر دەبێتەوە یعنی هەوڵە دەن وشیاری بدەن لە ناو ماڵان لە بینی چەند هاوسەیەکە ژنەکان کۆ ئەکەنەوە کچان کۆ ئەکەنەوە قسەیان بۆ ئەکەن ئەمجا سەرەکەی زۆر حاڵەت هەیە زۆر حاڵەت هەیە مەسەڵەن بە ڕۆژانە لێ درێ نێزانی لێدان ئەمە تونند و تیژیە چونکە بینیوێتی بە ڕۆژانە دەور و پشت هەمووی لێی دراوە کە باسی بۆ ئەەکەین بەڕاستی ئمجا بیر لەم شتانە ئەکاتەوە و دەستی پێ ئەکا یعنی زۆر جا ئێمە هەوڵە دەین لە عینەن کاتە ئەو ژنانەی لە ناو گەڕەکەکانن ئەوانش وشیارکەینەوە خولی تایبەتیان بۆ ئەەکەین چونکە ئەوان زیاتر مەسەلەن هەر کەس و لە ناو خزم و کەسی خۆی و لە ناو گەڕەکەکەی خۆی زیاتر ئەتوانێت بچێتە سروای ماڵەکانەوە سێرەکەی مەسەلەن
لە ماوەیەکی کەمە ینی شخصیەتی ئەگۆڕێت سێرەکەی ئەویش زیاتر ئەتوانێ مەسەلەن ئەو کەیسانەمان بۆ بێنێت چۆن بتوانین یارمەتیان بدەین خۆی چۆن بتوانێت کەیسەکان چارەسەر بکە ینی ئێمە بە بەردەوامی ئەم حاڵەتانین. بەڵێ ئەمە بزانم کە ئەو ژنانەی خاوەنی کاری تایبەتی خۆیانن لە ئێستادا تا چەند هەوڵیان داوە کە هەلی کار بۆ ژنانی تر بڕەخسێن بۆی ئەوانیش بتوانن کار بکەن و تێیدا سەرکەوتوو بن لە هەمان کاتیشدا بێگومان ئەو کارانەی کە لایەن خانمانەوە ئەکرێت بێگومان بە کۆمەڵ باشترە تا چەند ئێوە هەڵتان داوە لە ڕێگەی خۆتانەوە بتوانن کە هەلی کار بۆ ژنانی تریش بڕەخسێن کە ئێوە خاوەنی کاری تایبەتی خۆتانن. بەڵێ من سپاس دەکەم بەڕاستی ئەمە پرسیارێکە لە شوێنی خۆیەتی چکە منیش لە بیرم چوو باسی ئەوە بکەم ئەو ژنانەی کە لەگەڵ ئێمەیە دەستیان پێکرد ئێستا مەسەلەن کە کرێکاریانەوێت لە ناو ئیشەکانی خۆیانە هەوڵەدەن زیاتر تارگێتی ئەو کەیسانە بکەن کە ئەوانەی تووشی توندوتیژە بنەوە هەتا لەلایەک یارمەتی دەرونی و داهاتێکشیان هەبێ یعنی من مەسەلەن ژنێکە خایانی ئێستا پرۆژەیەەکە زۆر جاڵێ مەسەلەن من شش ژنم لەلایە هەمووی لەوانن کە ئەڵێ هەڵیانە بژێرم کە لەوانە بن کە زیاتر ئەوانەی تووشی توندوتیژی بوونەتەوە یعنی هەوڵەدەن زیاتر یارمەتی ئەوانە بدەن مەسەلەن حاڵەتی هەبووە ئینتیحاری کردو محاولە ئینتیحاری کردووە ئەو هەوڵەدا یارمەتی بدە چونکە ئێمە فێریشمان کردووە چۆن مەسەلەن لەگەڵ ئەم کەیسانە بتوانێت چارەسەری کێشەکان بە لایەنی دەرونی و ئەمانە و گە زۆر جاگە زۆر زەحمەت بوو ئەو کاتە ئەتوانێت ئیتصال بە ئێمە بکە بەس کە ئیشە بێ بە هەلی کارەکەی داهاتێکیە بێ چەند ژنێکە بێ ئەتوانێ ئەو زەختەی دەرونی خۆی کە هەیەی دەری کاتە دەرەوە بەڕاستی سێرەکەی یارمەتی دەرێکی زۆرە یعنی هیوادارم ئایا مەسەن ئەو ڕێکخراوە نێو دەوڵەتیانە ئایان حکوومەتە هەوڵ بدەن مەسەلەن لە ڕێی وزارەتی کاروباری کۆمەڵایەتی زیاتر پرۆژەی بچووک بۆ ئەو ژنانە بڕخسێنن چونکە بەڕاستی یارمەتی دەرێکە بۆ ئەوەی کە داهاتێکیان هەبێ مافەکانیان زیاتر پێشێل نەکرێت و هەروەها یارمەتی کۆمەلگاشەدات و یارمەتی خێزانەکەی خۆشیەدا ئەمە بەڕاستی بەڵێ ئەمە باسێک لە خولەکان بکەین تا چەند لە شاری کەرکووک خولی تایبەت بە برەودان بە توانەکانی ژنان هەیە و ئەو خولانە زیاتر چین کە ئەکرێنەوە تا چەند هەوڵتانداوە ئێوەکو چالاکوانی بواری ژنان ئەم خولانە زیاد بکەن بۆ ئەوەی کە توانەکانی ژنانیش لەگەڵیدا زیاد بکات. بەڵێ ئەم خولانە لێرە ئێمە مەرکەز تەدریب میهەنیمان هەیە بۆ ڕاهێنانە زیاتر یعنی بەداخۆ من هەر نامەوێ ژنان زیاتر لە بواری جوانکاری و خەیاتی بێ من نەمەوێ مەسەلەن خولیتر بۆی بکرێتەوە چۆن بتوانێت مۆبایل دروست بکە چۆن بتوانێت ئیدارەی ئۆفیسێک بکە چۆن بتوانێت کۆمپیوتەر و شت چاکەوە بکە بتوانێت سیاقەت بکات تەکسی هەبێت زیاتر بێتە ناو کۆمەلگاوە ئیدارەی بازارێ بکە مارکتێک بکە یعنی ئەبێ ئەم خولانە بێ زیاتر یعنی هەر ئەوە نەبێ خەیاتی و جوانکاری ئێستا من یعنی ئێمە هەوڵە دێن لە ڕێی ئەو خولانەی خۆمانەوە ئێستا ئێمە ینی چونکە لەبەر ئەم وەزعی بڵێن ڤایرۆسی کۆرۆنا بەڕاستی ئەم خولانە ئێستا وەستاوە ئەمەش تەسیری لە وەزعی کۆمەلگا کردووە بەس ئێستا ئێمە هەوڵە دێن ینی هەر ینی لە ڕێی پرۆژەکانی خۆمانەوە زیاتر خولی تایبەتی تر بکەینەوە ئەمە مەسەلەن وەکو سکرتاریەتە چۆن بتانی بەرنمەکانی کۆمپیوتەر و هەروەها کۆمپیوتەرەکەتت چاک بکەیتەوە چۆن بتانی ئیشی کارەبایی و سبغ و بەڕاستی ئەمانە هەمووی دەوری هەیە کە مەسەلەن ئێمە کاتی خۆی پرۆژەیەکمان هەبوو ژنەکان خۆیان مەسەلەن قوتابخانەکانیان ئاوەدانە کردەوە پاکیانە کردەوە تعمیریانە کردەوە سوبغیانە کردەوە زۆر جا بەرێوبەری قوتابخانەکەی وت چۆن ئەم ژنانە ئەتوانن ئەم شتە بکەن لە دوای هەفتەیەکە کە هات قوتابخانەکەی خۆی بینی گوتی ئەمانە کردیاتی یعنی ڕۆژ بە ڕۆژ کە زیاتر بڵێن سقەی بە ژنە بوو بە توانەکانی ژنان ئێمە مەسەلەن ئۆفیسەکەمان لە ناوەندی بازارە یعنی هەر لە تەک مەحکەمەیە ئێمە ژنەکانمان هێنا ناو بینایەکەی خۆمانمان هەمووی سبوخ کرد بینایەکی حکومیشەکە ئێمە تیای دانیشتوینە بەڕاستی ئەم بازارە هەمووی یعنی
کەس باوەڕی ناکرد ئەم بینایە هەمووی ژن سوبغی کردووە یعنی پێویستەکە زیاتر ژن بێنینە ناو ئەو ئیشانەی کە تا ئێستا ڕووی تێنەکرا بۆ جاران کاتی حربی ئیران و عێراق سێرەکەی ژن بە جوملە بازاڕیە کرد ئەچۆ بەغاب لە بازاری شۆریجە بە جوملە شتی هێنا من یعنی بەبیرم دێ سایقی پاس هەبوو سایقی کەیە هەبوو ژن بوون ئێستا ئەمە لە کەرکووکە ئێستا دەستی پێ کردووە چەند سایقێکی تەکسیمان هەیە ژن هەیە بە سیارە ئەسوڕێتەوە سەوزە و شتە فرۆشێ هەیە غازە فرۆشێ یعنی من پێم خۆشە زیاتر یعنی بە سیارە ئەسوڕێنەوە ئەم شتانە زیاتر متمانە بە کۆمەلگادا کە ژن ئەتوانێت ئەم ئیشانە بکە بەڵێ. سرود خانوەک و دوامین پرسیارم ئەمەوێت ئەوە بزانم کە پێویستە لە ئێستادا چی بکرێ بۆ شاری کەرکووک بۆ ئەوەی کە هەلی کاری تایبەت بۆ ژنان بڕەخسێنرێ و لە هەمان کاتیشدا تواناکانیان برەو پێ بدەن. بەڵێ یعنی ئێستا پێویستەکە بە زووترین کات ئەم مەرکەز تەدریب میهنیە بە یعنی بکرێتەوە چونکە ئێمە ئەمە عزر نییە من بڵێم وەڵا لەبەر ڤایرۆسی کۆرۆنا من خولەکانم وەستاندووە نەخێر ئێستا بێم خولانە زیاتر بەردا ئەتوانن ئێمە ینی لایەنی سەلامەتی مەسەلەن دستانسێک دروستکەین مەترێکە مەترونیوەکە لە بینی هەموو ژنێک و ژنەکەی تر بەس لەعینەن کاتە یعنی سێرەکەی ئێمە ئەو خولانە بەڕاستی دەوری خۆی هەبوو کە ئێستا هەوڵ بدرێ بازار بکرێتەوە هەوڵ بدرێ خەڵک ڕابێت لەگەڵ وەزعی ئەم ڤایرۆسەیە یعنی چونکە ئێستا ئەو ژنانەی هەتا ڕادەیەکیش پرۆژەی بچووکیان هەبوو خەریکە لاوازیە کەوێتە ناو ئیشەکانیانە چکە بازار وەستاوە یعنی هەتا گەشە بە شتەکان بدا ئەبێ بە زووترین کات ئەو خولانە بەردەوام بن ئەوەی لەسەر وزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە ئەبێ ئایا وەکو منحا یان وەکو قەرز پارە ئەدرێ بە ژنان هیوادارم ئەو شەرتانەی بۆیان داناوە شەرتەکان نەختی ئاسانتر بێت ئەتوانن لە ڕێی مەسەلەن توێژەری کۆمەڵایەتیە ئەو کەسانەی کە بەدواچوونەکەن بێن سەردانی ماڵەکان بکەن لەسەر ئەساسی ئەو معیارانە کە بتوانن ئەو قەرزە بدرێت ئایا ژنەکە خۆی بەرپرسی ماڵەکەیە یاننا هیوادارم یاسای بەرنگاربوونەوەی توند و توژی خێزانی بە زووترین کات لە پەرلەمانە دەنگی لەسەر بدرێت و ئیشی پێ بکرێ هیوادارم مەسەلەن خولی تایبەت یعنی ئەو بەرپرسانەی کە گوێیان لێمانە زەخت لەسەر وزارەتی داخلی بکەن خولی تایبەت بۆ ئەو کچانی کەرکووک بکرێتەوە بۆ ژنانی کەرکووک هەتا وەکو محققێک وەکو لێکۆڵینەوەرێک وەکو ئەفسەرێک لە ناو دام و دەستگاکانی پۆلیسە ینی دەست بەکار بن چکە ئەمە لێرە وەکو باسمان لێکرد مافەکانمانە پارێزێ هیوادارم ینی ڕاگەیاندن بەرنامەی تایبەت بکات لەسەر ئەو ژنانە یعنی ئێسامە چەند ژنێکمان هەبوو لەگەڵمان بوو یەکەی لەوانە کە ئیشی چایچیە کرد لە ناو بازار یعنی ڕاگەاندن تیشک بکاتە سەر ئەو ئیشانەی کە یەکەمین جارە ئەکرێ بە نسبەت ئافرەتان و یان هەوڵەدا بدا ینی هەوڵەدا پرۆژەکەی نەجاحەت بێن و ئایا لە ناو ماڵ بێ لە دەرەوە بێ تشک بکەنە سەر ئەو خێزانانە و هەروەها وەکو چیرۆکێکی سەرکەوتوو پیشانی بدەن بەڵێ سپاس بۆ بەڕێز سرود محەممەد چالاکوانی بواری ژنان کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری کەرکووکەوە لەگەڵمان بوو. لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان.
بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین هەروەکوتمان لا تەوەری دووەم و کۆتاییماندا باس لە تونند و تیژی ئاینیەکانەکەین ئەمڕۆ ڕۆژی جیهانی تونند و تیژی ئاینیە بزانین کە جیاوازی چیە لە نێوان تونند و تیژی ئاینیەکان و تونند و تیژی ئاسایانی کە ئەکرێت وە هۆکاری چییە بەناوی ئاین و تونند و تیژی ئەکرێت و لە هەمان کاتیشدا باس لەوەکەین پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم تونند و تیژیانە نەمێنێت هەر بۆ بەستەش بەڕێز گۆران قادر ماستەر لە زانستە سیاسەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەمانە کا گۆران سڵاو لەوێ بەیانیت باش بێت. سڵاو لێوەش سپاس بۆ کەناڵی گەلی کوردستان بۆ هەڵبژاردنەوە تەوەرە بە نرخ و بە بەهانەی کە بڵاوێکاتەوە ڕۆشنبیرێکی زۆر باشە بەخشێ بە بینەران دووبارە سپاس بۆ ئامادەبوونی تۆش. سپاس. کا گۆران با سەرسا باسێک لە تونند و تیژی ئاینی بکەین بزانین بەچی ئەوترێت تونند و تیژی ئاینی پێناسەیەکی بۆ بکەین. بەڵێ بۆ ئەوەی کە باس لە تونند و تیژی ئاینی بکەین ئەم زاراوەیە خۆی دوو کەلیمە لە خۆیەگرێواتە دووشە لە خۆیەگرێ پێم باشە ئێمە سەرەتا باس لە ئاین بکەین. پێناسێکی زۆر بەسیتی ئاین بکەین کە ئاین چییە؟ ئاین بریتە لە کۆمەڵێک بەهاو پرنسیپ و بنەمایە کە مرۆڤەکان بۆ خۆیانی هەڵەبژێرن و بڕای پێهێن و جێبەجێ ئەەکەن بەڵام ئاین خۆی سیستەمێکە سیستەمێکی ئەخلاقی و سەقافیواتە سیستەمێکی ڕەوشتە و سیستەمێکی کۆمەڵایەتیە و سیستەمێکە بریتە لە کۆمەڵێک بەها و کۆمەڵێک بنەما و کۆمەڵێک پرنسیپ کە ئەمانە دیاریکراون و لە ڕێگەی کتێبێکی پیرۆزەوە کە دقەکانی تایە بۆ ئاینێکی دیاریکراو و لە ڕێگەی پەیامبەرێکەوە و کۆمەڵێک شوێنی پیرۆزی بۆ دیاریکرا و کۆمەڵێک لە توقوس و کۆمەڵێک لە ممارەسات و لە پەرستشەکانی تیا دیاری کراوە ئەمانە هەر هەمویان مرۆڤ ئەبەستنەوە بە کۆمەڵێک شتێکەوە کە ناسروشتین واتە خاریخن و لە ڕادە بەدەرن و کۆمەڵێک شتی میتافیزیکین مرۆڤ ئەبەستێتەوە لە ڕێگەی دەروونەوە بەو کۆمەڵەشتانەوە واتە ئاین لە سەرەتادا لە دەرونی مرۆڤەکانە دواتر ئەبێ ئەوەی کە ئەچێتە ناو دەرونی ئەو مرۆڤەوە ئەبێ بە هەڵگری ئەو ئاینەوە بڕوا بەو ئاینە ئەکا پێویستە لە کردارەکانیەوە لە ڕەوشتیەوە لە هەڵسوکەوتی ڕۆژانەیە ئەم شتانە ڕنگدانەوەی هەبێەوە تەواوی ئاینەکان بە ئاینە ئاسمانەکانەوە ئەو ئاینانەی تریشکە ئاسمانی نین کە ئاینە ئاسمانەکان سیانی زۆر ناسراویان هەیە لەسەر ئاستی دنیا کە ئەوش ئاینی جوولەکە و ئاینی کریسیانەکان واتە ئاینی مەسیحەکان کە لای خۆمان مەسیحێتی پێوترێ و ئاینی ئیسلامەکان کە ئاینی ئیسلام کە ئاینی موسڵمانانە ئەمانە هەمویان بانگەشە ئەکەن بۆی کە تۆ کاری باشە بکەی و دوورکەویتەوە لە ئەنجامدانی کاری خراپ و زەرەر و زیانت نەبێ و هەمیشە لە بەخشش و لە چاکەکردندا بەردەوام بۆچی بەنای ئاینەوە تونند و تیژی ئەکرێت لەگەڵ ئەوەی کە بەڕێزت باست لەوە کرد کە ئاینەکان باس لەوە ئەکەن کە تونند و تیژی نەکرێەوە خەڵکی ڕفتارەکانیان ڕاست بکەنەوە هۆکاری چێت لە ئێستادا ئەو تونند و تیژیانە بەناوی ئاینەوە ئەکرێن. باشە ئێمە بابزانین تونند و تیژی خۆی چییە؟ یانی تونند و تیژی چییە؟ تونند و تیژی بریتیە لە هەر ئاکار و هەڵسوکەوت و هەر گوتارێک و هەر جوڵەیە کە ئازار بەخش بێت چ لە ڕووی دەرونی و چ لە ڕووی جەستەیی بۆ بەرامبەرەکان و بەرامبەرەکانیش مەرجنی هەر مرۆڤ بن چ مرۆڤ بن چ ڕووەک بن و چ گیانەوەر بن و چ ئەو ژینگەیە بێ کە ئێمە تایدا ژیان ئەگوزارێنین ئەمانە پیانەوترێ تونند و تیژی و تونند و تیژی هەمیشە کاریگەری سلبی و کاریگەری نەرێنی و خراپ لەسەر دەروون و جەستەی قوربانیەکانی خۆی بەجێ ئەهێڵێ و ئەمەش بۆ سەپاندنی بیرروڕایەکی جیاوازە بەسەر ئەو کەسانەدا کە بەدەرن لەو بیرروڕایە یاخود ڕێگەگرتنیانە لە ئەنجامدانی کارێک کە دژ بە بیرروڕاکەی ئەو کەسانەیە کە ئەنجامدەری تونند و تیژەکەن. بۆ وەڵامدانەی پرسیارەکەی جەنابیشت ئاینەکان سەرەتاکە ئاینەکان هاتوون و هەر لە ئاینی ئیبراهیمەوە دەست پێ بکەین کە ئەم ئاینە ئاسمانیانەی تر هەمویان یەک فەلسەفەیان هەیە و یەکتاپەرستی فەلسەفەکەیانە و بڕیان بەوە هەیە کە تەنها دەسەڵاتێک هەیە بەدەر لە سروشت بە بەدەر لە مرۆڤەکان بەدەر لە گەردوون لەسەر و ئەمانەوەیە بە خۆڵکێنەری هەموو شتێکە و ئەوەش لە کەسایەتی و لە شخصیت و لە ذاتی خواوەندا ئەمان تعبیریان لێ کردووە هەموو شتەکان بە دەسەڵاتی ئەو ئەڕوا بەڕێوە و پێویستە لەسەر ئەو کەسانە کە لە ڕێگەی پەیامبەرێکی دیاری کراوەوە ئاینیان بۆ دابەزیوە تەواوی
تەواوی ئەو شتانەی کە بۆیان دیاری کراوە لە ڕێگەی کتێبەکەەوە لە ڕێگەی پەیامبەرەکەەوە پێویستە بڕای پێبێنن و لە ئەستۆی بگرن و ملکەچی تەواوەتی و پابندبوون و التیزامی تەواوەتیان هەبێ بۆ جێبەجێکردنی ئەو شتانە بۆ ئەوەی ئاینەکە وەکو خۆی جێبەجێ بکرێ و گەورەی بۆ خواوەندەکەی خۆیان و پیرۆزی بۆ کتێبەکانیان و بۆ ئەو شوێنانەی کە پەرستش و عیبادەتەکانی تیا ئەکەن. هۆکار ئاینێک بۆ سەردەمێکی دیاریکرا و دابەزێنراوە پاش ئەوەی کە ساڵانێکی زۆر بەسەریدا تێپەڕیوە دواتر لە ڕێگەی پەیامبەرێکی ترەوە خواوەند ئاینێکی تری دابەزاندووە کە تەواوکەری و ئاینەیە و لە ئەنجامدا کۆمەڵێک ئاینمان هەیە وکو باسمان کرد ئێمە سێ ئاینمان هەیە ئەگەر بەپێی کۆنیەکانیان قسە بکەین بەپێی زەمانەکانیان ئاینی جوولەکەواتەی یەهودیەت کە لە ڕێگەی پەیامبەر موساوە دابەزێنراوە بۆ ئەوە لە ڕێگەی ئەویشەوە بۆ بەنی ئیسرائیل و بۆ ئەو خەڵکی کە شوێنکەوتەی موسا بوون و بۆ قەوم و بۆ کەسوکار و بۆ کۆمەلگاکەی خۆی پاشان لە دوای ئەمان ئاینێکە لە ڕێگەی پەیامبەرێکی جیاوازەوە کە پەیامبەر ئیسایە ئاینی کریسیان هاتووە و ئەویش بۆ بە هۆکاری جێبەجێکردنی کە دوو ئاین لە سەردەمێکە هەبوون و هەڵگرانی ئاینە کۆنەکە پیان هەزم نەکراوە یاخود لەسەر شان و ئەستۆیان قورس بۆ کە ئاینی چەند ساڵەی باو باپیرانیان بەجێ بێڵن بۆیە کەوتونەتە ململانێ و دژایەتیکردنی یەکتر لەو حاڵتانەیە دروست بووە لە بینی دوو ئاینی جیاوازەوە هەردوو لایەن ئاینەکەی خۆیانیان بەڕاست زانیوە و بابەتەکانی خۆیان بەڕاستتر زانیوە بۆیە ململانێ دروست بووە و توندوتیژیش دروست بووە بە هەمان شێوە دوای ئیساش کە پەیامبەر محەممەد و ئاینی ئیسلام دەهێنێتە کایەوە و لە ڕێگەی ئەوە بڵاوە بێتەوە و مسلمانان جارێکی تر تووشی ئەوە ئەبن لەگەڵ کریسیانەکان و بە هەمان شێوە لەگەڵ ئەو جوولەکانەی کە تا ئەو سەردەمە لەسەر دینەکەی خۆیان ماونەتەوە پابند بوون پێی و هەروەها لەگەڵ ئەو کەسانەی تر کە بەدەربوون لەم ئاینە ئیسلامیانەوە بڕوا و بیرروباوەڕی معتەقەدی جیاوازیان هەبووە بۆیە کەوتونەتە ململانێ و هەر کەس ویستێتی کاڵاکەی خۆی بە باشتر بزانێ و بە گونجاوتری بزانێ بۆیە هەر کەس ڕێگری کردبێت لەو کاتانەدا توندوتیژی دروست بووە کە بڵێن بۆ نمونە مەرامێکی تایبەتی خۆیان بەدی بهێنن ئەمە تا چەند وەتە هۆکارێک بۆی کە بەرژەوەندیان هەبێت لەوەی توندوتیژی ئەکەن و بەرژەوەندەکانیان بەدەست بهێنن. بێگومان هەر کەسێک کە توندوتیژی ئەکا بۆ ئەنجامدانی کارێکە یا بۆ سەپاندنی بیرۆکەیەکە یا فکرەیەکە یا بابەتێکە بەسەر کەسانێکی ترا کە دوورن لەو بیرۆکەیە یاخود بڕوایان بەو بیرۆکەیە نەهێناوە یاخود بە گونجاوی نازانن بۆیە بۆ سەپاندنی و بیرۆکەیە بەسەر کۆمەڵی خەڵکی ترداوە لە مەشدا دواتر کە ئێمە مێژوو بخوێنەوە ئەبینین کە لەلایەن ئەو کەسانەی کە بوونەتە دەسەڵاتداری یاخود بوونەتە دەسەڵاتداری ئاینی کە ئەو سەردەمە هەبووە بەرژەوەندی خۆیانیان تێکەڵ بە بڵاوکردنەوەی ئاینەکە کردووە و بسوودیان لەو دەسەڵاتە وەرگرتووە کە بەهۆی ئەوان لووتکە بوون لووتکەی دەسەڵاتی ئاینەکە بوون و لە هەمان کاتا لووتکەی دەسەڵاتی دەوڵەتداریش بوون و لووتکەی دەسەڵاتی ژیانیش بوون. هەردوو دەسەڵاتەکەیان بەیەکەوە پیادە کردووە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە بەرژەوەندی خۆیان تێکەڵ بە کۆمەڵێک بابەت هەبێ و لە دەوریشیان کۆمەڵێک خەڵک هەبووە کە ئاسانکاریان کردووە لە زاناکان یاخود لە کۆمەڵی خەڵکی ترکە دەربارەکان بوون لە بەردەمی دەرگای سوڵتان و دەسەڵاتدارەکانە کاریان کردووە و هەمیشە کار و پیشەکانی ئەوانیان وا لێ کردووە وە گونجاندویانە وە شەرعاندویانە خستویانە تا دووتێی دێڕەکانی ئاینەوە یاخود خستویانتە ناو تعلیماتە دینیەکەەوە یاخود فتوایان پێدەر کردووە یا ئامۆژگاری خەڵکیان کردووە ڕێنمایی خەڵکیان کردووە کە پابند بن بە ئەوامیرەکانی ئەو دەسەڵاتدارەوە چونکە ئەوە هەموو دەسەڵاتدارەکە ئەو شتانی کە ئێڵێ هەمووی لە دینەوە هاتووە پیرۆزی هەیە بۆ ئەو دەسەڵات و بۆ ئەو کار و کردوانەی کە کردوێت. گۆران ئەمە بزانم کە تا چەند ئەم توندوتیژیانە کاریگەری هەیە لەسەر بیرروڕای کەسانی ترکە ئەکرێن تا چەنە بێتە هۆکاری ئەوەی کە بیرروڕاکانی هاوڵاتیان بەرامبەر بە ئاین کاڵتر بکاتەوە. وەک باسمان کرد کە ئەم دوو دەسەڵاتە هەبوون دەسەڵاتی ئاینی و دەسەڵاتی واقعی ژیان واتە دەسەڵاتی دنیاوی هەم دەسەڵاتە
ئاینیەکەەوە هەم دەسەڵاتە واقعەکە دەسەڵاتە دنیایەکە لە یەک دەسەڵاتە خۆی بینێتەوە لە شخصی حاکمە لە شخصی دەسەڵاتدارە خۆی بینێتەوە کە پیادەی هەردوو دەسەڵاتەکەی کردووە ئێمە بیریشمان نەچێ ماوەیەک لەمە و پێشوە چەند سەدەیەکە گەربڕێنەوە بۆ دواوە دەبینین لە بەشێکی دنیادا لە ئەوروپادا ئەمان هەست بەمە ئەکەن و هەڵ ئەسن بە جاکردنەوەی ئەم دوو دەسەڵاتە لە یەکتری واتە دەسەڵاتی ئاینی لە دەسەڵاتی دنیاویدا جا ئەکەنەوە و ئاین جا ئەکەنەوە لە دەوڵەتداری و لە حکومکردن و لە دەسەڵاتکردنی دنیا بۆیە بەم شێوازەش ئەوترێ کە دین لە واتە ئاین لە دەسەڵات جا بکەیتەوە ئەمە شێوازی داهێنانی شێوازی سیکۆلاریزمەواتە ئەلمانێتە کە ئێستا لە بەشێک لە وڵاتانی دنیادا کاری پێ ئەکرێ واتە دین هیچ تەداخولێک و هیچ دەستێوەردانێک ناکات لە چۆنێتی بەڕێوەبردننی دەسەڵاتی دنیاویدا و دین شتێکی تایبەتە بە خودی ئەو مرۆڤە لەگەڵ ئەو خاڵقەی کە خۆی بە گونجاوی ئەزانێ و چۆن پەیوەندیەکانی لەگەڵ ئەکا و چۆن ئەتوانێت ئەو پەیوەندی ڕۆحێگرێ بدا لەگەڵ ئەوە بەبێ ئەوەی هیچ زەرەر و زیانێک بە چواردەوری خۆی و بەرامبەرەکانی بگەێنێ و ئالێرەدا ئەبینین کە بەشێک لە تونند و دیژەکان کەم ئەبنەوە و بەرژەوەندەکان وا ناخوازن ئەگەر تۆ بەرژەوەندێکی ئاینی سڵفت هەبێ ئەتوانی لە ڕێگەی خۆتەوە لە ڕێگەی کەسایەتی خۆتەوە لە ڕێگەی بیرە چاکەکانتەوە لە ڕێگەی وتە چاکەکانتەوە لە ڕێگەی کردارە چاکەکانتەوە تۆ ئەتوانی ئەمانە کە لە خۆت سادر ئەبن و لە شخصی تۆ دەرئەچێەوە خەڵک ئەدبینێ بەو ڕەوشتە مامەڵە لەگەڵ خەڵگەکەی ڕێزی خەڵگەگری وە هیچ کات نابیتە هۆکارێکی تونند و تیژی نە دەرونی نەجەستەیی بۆ ئەوەی کە فکری خۆت ئەتەوێت بە تێگەیشتن و بە ڕەزامەندی بگەینی بە کەسانی چواردەوری خۆت و بە دەوروبەرت ئەمە شێوازێکی گونجاوە بەدەر لەوە تۆ ڕێگربی بۆ خۆت حەڵال بێ و بۆ خۆت شیا و گونجاو بێ کە ئەوەی بڕات پێ هەیە بە هەموو شێوەیەک بتانی بڵاوی بکەیتەوە بە ناو خەڵکا و بیسەپێنی بەسەر خەڵکا بەڵام ڕێگری بکەیت لەوەی کە خەڵک بیرروباوەڕێک یا خودت ئاینێک یا هەر شتێکە لە دەرونیا هەبێ نەتوانێت پیادەی بکەوە تۆ ڕێگریبی ئەمەش جۆرێکترە لە جۆرەکانی تونند و تیژی و وەکو جەنابی شدوتت بەڵێ تونند و تیژی کاریگەریەکی زۆر خراپی هەیە و کاریگەری نەرێنی ئەکاتە سەر تاک و کاریگەری نەرێنی لە ناو کۆمەلگەدا بڵاو ئەکاتەوە بەوەی کە سەرەتان نەخۆشیە دەرونیەکان وەکو خەمۆکی وەکو ترسنۆکی وەکو گۆشەگیری وەکو کۆمەڵێک بابەتی تر لە دەرونی تاکەکان و لە ناو کۆمەلگەدا بڵاو ئەبێتەوە کە ئەمەیەکێکە لە کاریگەریەکانی توندوتیژی بەڵێ توندوتیژی ئاینی و توندوتیژی بە هەموو جۆرەکانی دواتر پەیوەندێک کۆمەڵایەتەکان لاواز ئەکا و با بڵێن هاتوو چۆن ناهێڵێ و پەیوەندی ڕاستە خۆ ناهێڵە لە نێوان تاکەکانی کۆمەڵدا کە ئەمەژە بێتە هۆی وردەوردە لێک هەڵۆشاندنی کۆمەڵایەتی و تەونی کۆمەڵایەتی ئەڵقاڵقا هەڵ ئەوەشێت و ئەو پەیوەندی کە لە نێوان خەڵکەکانە بەرەو کاڵبوونەوە ئەڕوا دواتریش بەدەر لەمەش یەک خاڵیتر هەیە گەر ڕوخسەت بی کۆمەڵێک بەهاو کۆمەڵێک ڕەوشت و هەڵسو کەوتی نەرێنی باو ئەبێ وەزاڵ ئەبێ بەسەر تاکەکانی کۆمەڵدا لەوانە جنێودان و نەفرینکردن لە یەکتر و حرامکردنی هەبوونی کۆمەڵێک لە ئەو بەرامبەرانەی کە گۆشەنیگایەکی جیاوازیان هەیە چ بۆ ئاین بێ یاخود چ بۆ هەر بابەتێکی تر بێ لە ناو کۆمەلگایە ئەمە ئەو کاریگەرە بەشێکن لەو کاریگەرە نەرینیانەی کە توندوتیژی دروست گۆران تا چەند توندوتیژیکردن بە ناوی ئاینەوە بڵێن پەیوەندی هەیە بە بیرۆڕاوە بۆ نمونە بۆچی ئەوانەی کە شوێنکەوتەی ئاینەکەن ئەبن بە دوو بەشەوە هەنێکیان باوەڕیان وایە کە ئەبێت توندوتیژی بکەن هەنێکیان باوەڕیان وایە کە پێویست بە توندوتیژی ناکاو بە شێوەی خۆی ئاینەکە وەربگرن هۆکاری چییە کە ئەم توندوتیژیانە ئەکرێت ئایا ئەگەڕێتەوە بۆ بیرۆڕای ئەو کەسەوە شوێنکەوتنی بۆ ئاینە؟ ئەکید ئەمە دوو بیرروباوەڕی جیاوازەوە دوو گۆشە نیگای جیاوازە ئەمە لە نێوان ئاینەکانە بۆتە هۆی ململانەوە بۆتە هۆی پێکدادانێکی زۆر کە دەمارگیری دروزەکەوە پەرگیری و بە عەرەبیەکەی تەتەڕوف دروستەکە کە تۆ تەنها خۆت بەڕاست بزانی و هیچ کاتێک هیچ جۆرە حسابێک بچووکترین حساب بۆ هیچ کەسێکیکە نەکەی و بیرروباوەڕەکەی خۆت بە پیرۆز و بە بێخەوش و بێگەر بزانی و هەرچی لە دەرەوەی تۆ بیری کردەوە تۆ کەڕەتی هیچی بکەی و هیچ جۆرە سەنگ و قورسایەکی بۆ دابنەی کۆمەڵێک لەم کەسانە مەبەستیان و مەرامەکانی خۆیان تێکەڵ بە ئاین ئەکەن کاتێکەگەنە پێگەکانی دەسەڵات بۆ ئەوەی کە بتوانن لە ڕێگەی ئاینەکەەوە چی مەرام
ئیسلامی شخصی خۆیان هەیە زاڵی بکەن و بیخەنە قاڵب و چوارچێوەی ئاینەکەەوە و بتوان بەسەر خەڵکا بیسەپێنن بەڵام بە شێوەیەکی گشتیش ئاین بۆ پێکەوە ژیانە بۆ لێبوردەیە بۆ ئەوەیە کە تۆ بتانی لەگەڵ ڕای جیاواز و لەگەڵ خەڵکی جیاوازە هەڵ بکەی هەر نمونەشمان هەیە لەمانە چونکە ئاینەکان کاتێک کە دروست بوون یەک سەرچاویان هەبووە لە ڕێگەی یەک پەیامبەرەوە لە ئاسمانەوە دابەزیون و لە ڕێگەی پەیامبەرێکەوە کە کەسێک بووە کە تاکە مرۆڤێک بووە خواوەند هەڵی بژاردۆ بۆ ئەوەی لە ڕێگەی ئەوە ئەم بەرنمەیەوە ئەم پەیامە ئەم نامەیە بگەێنێ بە کۆمەڵانی خەڵکی چواردەوری خۆی بەڵام ئەبینی چەند بیرروڕایەکی جیاواز کە وەکو مەزاهب بە عەربی پێڵێن و ئێمە ئاینزای پێڵین لە کوردیا لە ناو خودی یەک ئاینیشە کۆمەڵێک لە بیرروباوەڕی جیاواز و کۆمەڵێک لە بیرروبۆچوونی جیاواز دروست بووە ئەگەر ئێمە باس لە ئاینی کریسیان بکەین کە چەندین مەزهبیان هەیە ئەرسۆدۆکسیان هەیە و کاسۆلیکیان هەیە و پرۆتستانتیان هەیە کە کاسۆلیک و پرۆتستانت بەڕاستی مێژوویکی خوێناویان هەیە و چەندین ساڵ شەڕی یەکتریان کردووە ڕووباری خوێنان ڕشتووە بۆ ئەوەی کە لایەک بە لایەکدا بخەنەوە تا ئێستاش نەیانتوانیوە چونکە ناکرێت تەنها بە دانیشتن بە گفتوگۆ بە لێگەیشتن و بە ویستی پێکەوە ژیان تۆ ئەتوانی لەگەڵ بەرامبەرەکان تا ئەگەر جیاوازیش بن پێویستە جیاوازەکانیان قبول بکەیت. ئەمە باسە کلۆ بکەین کە بۆچی ڕۆژ بە ڕۆژ ئەم توندوتی ژیانە بە ناوی ئاینەوە زیە ئەکەن هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە ئایا بۆ کاڵبوونی خودیە و ئاینانە ئەگەڕێتەوە یاخود بۆ بیرروڕای کەسەکان ئەگەڕێتەوە. ئێمە باسمان کرد کاتێک کە ئاینێک ماوەیەکی زۆر بەسەریدا ئەڕوا لە زمانی کاتێک کە پەیامبەرەکان خۆیان زیندوو بوون ئاینەکە هەر ئەوە بووە کە لە دەمی ئەوان وەرگیراوە لەگەڵ ئەو دەقە پیرۆزانەی کە لە بەردەستیان نابوو لە ئاسمان بۆیان داوازیەوە بە سروشێکی خوایی دابەزیۆتە سەر پەیامبەرەکان و لە ڕێگەی ئەوانەوە دەقەکان بە خەڵکانی گەگەڕاواتە یەک سەرچاوە هەبووە بۆ بڵاوکردنەوەی سەرجەم زانیاریەکانی ئاین بەڵام کاتێک کە ئاینێک ماوەیەکی زۆر بەسەریا تێ ئەپەڕێ و پەیامبەرەکە لە ژیاندا نامێنێ و ئەو کەسانی کە لە چواردەوریدان لە ژیاندا نامێنن و بەدەر لەمان کۆمەڵێکی ترکە لەگەڵ ئەوانە بوون ئەبن بە بابڵێن دین ئەخوێنن و تەعالیمی دینی ئەخوێنن زانستە ئاینەکان ئەخوێنن هەر یەکێک لەمانە چونکە مرۆڤن بە جۆرێکی جیاواز وەری ئەگرن و گۆشەنیگەی جیاوازیانە بێ و لە ناخیانە ڕنگدانەوەی جیاواز دروست ئەکا بۆی هەر یەک لەمانە کە ئەگەنە ڕادێک و ئەبن بە پێناسە ئەکرێن یان ناوزە دەکرێن وەکو زانایەکی ئیسلامی بە جۆرێک لە وەزعەکە ئەڕوانەوە بە جۆرێک ئەتوانێت فتووا بدا بەسەر هەر کارێکی نەشیاو لە کۆمەڵدایە هەر کارێکی شیاو لە کۆمەڵدایە هەر بوارێکە ئەو بیگرێ فتوایەکی لەسەر ئەدا و کەسێکی تریان کە لەوانەیە لە سەردەمی ژیانیشیانە بەریەک کەوتبن یاخود لەیەک سەردەما ژیا بن یان بەیەکەوە زانستە ئاینەکانیان وەرگرت بێ بەڵام ئەمی تریان بە نەوعیشکە بیرەخاتەوە و بە شێوازێکی تردای ئەڕێژەوە هەر هەمووشان ئیسینادەکەنە سەر ئەو دەقانە و سەر ئەو زانیاریانەی کە لە خودی پەیامبەرەکەەوە یاخود لە کەسانی لایەنەکەگرێتەوە هەم کۆمبوونی ئاینەکان و تێپەڕبوونی زەمنێکی زۆر بەسەریانە و لە هەمان کاتیشدا هەم بیرروڕای کەسەکان کا گۆرانە بێ باسەکە بە دڵنیاییەوە کە کاتێکی زۆر بەسەریا ئەڕوا کۆمەڵێک زانای زۆر دروست ئەبن و گۆشەنیگای جیاواز دروست ئەبێ هەر بۆ ئەمەشە کە چەند ئاینزایەک لە ناو ئاینی مەسیحێتا دروست بووە لە لای خۆشمان ئیسلام ئاینی ئیسلام و مسلمانان بوون بە دوو بەشی سەرەکیەوە کە سونیەکان و شیعەکانن و لە ناو شیعەکانیشا چەندین ئاینزا و مەزهەبیان لێ جیابۆتەوە و مەزهەبی با بڵێن سونیەکانیش بوون بە چوار مەزهەبی زۆر سەرەکی و ناسرا و کە لە هەر وڵاتێک لە وڵاتە ئیسلامیەکانە بیگری ئێستا لەوەیە مسلمانە سونیە و بەڵام مەزهەبەکانیان جیاوازە و مسلمانە شیعەیە بەڵام بیر و باوەڕ و مەزهەبەکان و سەیدەکانیان جیاوازە بۆیە ئەم جیاوازیانە بەهۆی تێپەڕبوونی ساڵانێکی زۆر بەسەر هاتنە خوارەوەی ئاینەکەدا دروست بووە بەهۆی ئەوەی کە یەک سەرچاوی زانیاری بووە بە چەندین سەرچاوی زانیاری و جیاوازی لە گەیاندنی زانیاریە ئاینەکاندا هەیە بۆیە ئەم جیاوازیانەش دروزە بێ و هەندێک کات یەکێک لەم کەسانە بە پەرگیری و بە توندوتیژی بیرەکاتەوە و پێی وایە بەس شێوازەکەی خۆی ڕاستەوە بە دەرلەوانی کە هەمووی ئەوان بە هەڵەدا چوون و ڕێگە ڕاستەکە و سیرات المستەقیم لای ئەمە بۆیە ئەکەوێتە دژایەتیکردنی سەرجەم شێوازەکانی تری هەمان ئاین و اینجا
کۆی ئەو بۆچوونانەی تر لە دەروی ئاینەکەی خۆی ڕەدەکاتەوە ئەمەش دەبێت بە شێوازێک لە شێوازەکانی بڵاوبوونەوەی توندوتیژی لە سەرەتادا لە شێوازی بیر و بۆچووندا و دواتریش بەکردار بەرجەستەی ئەکەن کاتێک کە بەرژەوەندی و دەسەڵات خوازی دێتە ئاراوە توندوتیژەکە لە شێوازی تیۆریەوە ئەبێت بە شێوازی پراکتیکی و بە پراکتیزاکرێ یعنی واتە ئەسەپێنرێ بەسەر خەڵکانێکی تردا لە شێوازی کردەی تیرۆریستیا بێ لە شێوازی هێرشی تیرۆریستیا بێ لە شێوازی جینۆسایدکردنا بێ وەکو ئێمە کە بینیمان مەسەلەن شێوازێک لە شێوازەکانی جینۆساید ناشکری خوانە بێ کوردی داما و هەر جارە و بەدەست کەسێک هەرجارە و بەدەست بیر و بۆچوونێکەوە هەر جارە و بەدەست داگیرکەرێکەوە ئەناڵێنێ ئێمە بینیمان لە سەر هەڵدانی دەوڵەتی بەناو ئیسلامی کە بە داعش ناسراوە ئێمە بینیمان چۆن دژایەتیکردنی کورد هاتە ئاراوە و بینیمان چۆن جینۆسایدکردن و کۆمەڵکوژی و ئیبادە و ئەوەی ناوی ئەبەی بە تاوانەکانی جەنگ و بە هەرچی ئەو شتانی بێڕێزیکردن بە مرۆڤایەتی و بە هەمووش بەها جوانەکان ئێمە بینیمان وە چەشتمان لەسەر دەستی ئەو دەوڵەتە بەناو ئیسلامی و بینیمان چۆن بنەبەر کرد و چۆن قەلاچویان کردن و چۆن خاچیان لێ داگیرکردن سووتانیانن پارە بردنیان کردیان بە کەنیزەک و بە بەندە و بە هەموو شێوازەکانی تر ئێمە ئەم شێوازە ناشرینانەمان بینیوە ئەمە ئەو جۆرە بیرکردنەوەیە کە بۆ ئەوەی دەسەڵات خوازی بکەوە بەرژەوەندی بێنێتە ئاراوە ئەم توندوتیژە سەپێنە بەسەر بەرامبەرە. کا گۆران لە ئاینێک بۆ ئاینێکی تر تا چەند ئەم توندوتیژانە جیاوازیان هەیە و هۆکاری چیە بۆچی زۆربەی ئەو توندوتیژانی کە ئەکرێت بە ناوی ئاینی ئیسلام و ئەکرێت لە ئێستادا؟ ئێمە بیرمان نەچێ با بڵێن ئاینەکان دابەش بوون لە ئێستادا شوێنکەوتانی ئاینی جوولەکە کەمترن و شوێنکەوتانی ئاینی کریسیان زۆرترینن لە دنیادا و شوێنکەوتانی ئاینی ئیسلامی ژمارەیەکی باشیان هەیە و کۆمەڵێک لە دەوڵەتانی عەرەبی و ڕێکخراوی دەوڵەتانی ئیسلامیان هەیە و هەریەک لەمانە بە سەنگ و قورسایی خۆیان پێکهێنیان هەیە بەریەکەوتنیان هەیە و ئاینی مەسیحی خۆی لە خۆیدا ئاینێکە با بڵێن تەعالیمەکانی و شێوازی هاتنەوە خوارەکەی ئاینێکە بۆ ئاشتی و بۆ پێکەوە ژیان و میانڕەوە زۆر میانڕەوە و دەقی وای تێدا نییە کە بۆ کوشتن یاخود بۆ توندوتیژیەک دەست بدا کە تۆ بتانی بەهۆی ئەم دەقەوە توندوتیژی ئەنجام بدەی و بیژێڕیتەوە بۆ سەرچاوە ئەسلەکەی خۆی و هەتا ئەو کتێبە پیرۆزەشی کە هەیەە ناوی ئینجیلە ئینجیلی ژەگەر بیکەین بە کوردی بەواتای مژدەیە ئینجیل واتە مژدە بەڵام لە ئیسلامە ئیسلام تازەترین ئاینەوە ماوەیەکی زۆر دەسەڵاتیان بەدەستەوە بۆەوە دەسەڵاتێکی ڕەهایان هەبووە ئیمپراتۆرێتێکی فراوانیان هەبووە و زۆر کاتیش کەسانێک بەڕێوەی بردووە کە بەرژەوەندی خواز بوون و بەرژەوەندی خوانیان تێکەڵ بە دەقی ئاینەکان کردووە بە شێوازە ئاینەکان کردووە بۆیە کوشت و کوشتار تایدا حەڵال کراوە لەسەر دەستی ئەم زانا یاخود ئەو کەسی ئاینی کە تێدایە ئەتوانی تۆ خوێنی خەڵکیان بە فتوایەک حەڵال کردووە و هێرشیان کردوێتە سەر کۆمەڵی خەڵکی تر بەڵام لە ئەساسی ئاینەکانە ئەساسی هەموو ئاینەکان بریتە لە ئاشتی لە پێکەوە ژیان لە چۆنێتی تەحملکردن و هەڵکردن لەگەڵ بەرامبەرە لەگەڵ جیاوازیەکانی بەرامبەرە چونکە ئەگەر هەمومان بە یەک شێواز بووینایە هەڵبەتە خوای گەورە و ئەو دەسەڵاتە ڕەهایی کە لە ئایندا بەخوا و بە ذاتی پاشی خوا و خڵقێنەری هەموو شتەکان هاتووە ئەو کاتە نێهێش جیاوازی ئەم ئاینانە دروست ببێ و تەنها یەک ئاینە نرد و هەمووشمان وەکو یەک بیرمانە کردەوە لەبەرەوە جوانەکانی ژیان نە ئەمە جوانەکانی ژیان لە جیاوازیەکاندایە لە قوبوڵکردنی جیاوازیەکانی یەکگۆران زۆر سپاس بۆ زانیاریەکانە بەڵێ سپاس بۆ بەڕێز گۆران قادر ماستەر لە زانستە سیاسیەکان کا بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو بەڵێ ئازانم تەواوی بەرگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تاسبینێ شاد و کامەران بن.